حەسەنات و قازانجی نەوت لە هەرێمی کوردستان بۆ هاوڵاتی ئاسایی چییە؟ تاکەی تانکەرەنەوتەکان بە چارەگرانی دەبێنەوە لای هاوڵاتیان. تا چەند نەوت توانیەتی خزمەت بە شار و شارۆچکانە بکات کە نەوتی تێدا دەردەهێنرێت یان کاروانی ئۆتۆمبیل و تانکەرەکانی نەوتی پێدا دەڕوات. کاتی ئێوە هاتووە بیر لە سنعاتی نەوتی بکاتەوە بۆ ئەوەی ڕاستەوخۆ کاریگەری ئیجادی لەسەر ژیان و گوزەرانی تاکی کورد هەبێت. هاوڵاتیەک لە ئێستا لە زستانە ناچارە بەرمیلێک نەوت لە وڵاتێکی پڕ لە نەوتە بە 200,000 دینار بکڕێت. ئەگەر ئێمە ئەم هەموو ناسۆری دیارنەبوونی ئەم داهاتەنە بێبێن بۆریانە دانە ماچکین. وڵاتەکەی ئێمە نەوتەکەی ئەفرۆشێزە بە ئەولاولاو ئێمە ئیزیفادەمان پێ ناکات. بەرنامەی شەن شەوی شەممە کاتژمێر 9:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.